ئەم پرۆژێ چاودێری هەڵسەنگانی کێشەژینگەیەکانە لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە بۆیە چاومان خستە سەر بابەتێکی تر ئەویش گۆڕانی کەشوهەوایە. طبعاً گەرێمە ئاماژە بۆ بین کەشوهەوا چەند لایەنێک ئەگرێتەوە، ئەویش لایەنی سروشتیە و لایەنی مرۆییشە. لایەنە مرۆیەکان ئەو زیندە چالاکیانی ڕۆژانی مرۆڤە کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر تێگیانی کەشوهەوا و گۆڕانی پلەکانی گەرمایە لە ئێستادا. بۆیە ئێمە چاومان خستە سەرەوەی کە بزانین ئایا گۆڕانی کەشوهەوا و پلەکانی گەرما کاریگەریەکان هەیە لەسەر ئاستی ئاوەکانی ناوچەی ئێمە و تایبەت بەنداوی دوکان و دەربەنی خان. دەبێت ژینگە بکرێت بە پرۆگرام لە ناو ناوەندەکانی خوێندن و دەبێت لە ڕێگەی یاساوە ڕێگری بکرێت لە تەواوی و دەستدرێژیانی کە کرێتە سەر ژینگە. وەگەر لەسەر ئەم دوو لایەنە کاری گەورە و گرنگ نەکرێت ئەوە بەدڵنیایە و دۆخی ژینگەی کوردستانمان بەرەو خراپتر دەڕوات. لەسەر ڕەوشی ژینگە لە پارێزگای هەڵەبجە ئێمە لە ماوەی 2 مانگی ڕابردووە چاودێری و هەڵسەنگاندنمان کردو لەسەر بواری سەرەکی. یەکێک لەو بوارانەی کە زۆرترین کێشەی تایە و بەلامانەوە گرنگ بوو کە ئەمڕۆ بۆ ڕای گشتی ئاشکرا بکەین بواری بەڕێوەبردننی پاشماوەکانی زبڵ و خاشاک و هەروەها پاشەڕۆ پزیشکیەکانە لە پارێزگای هەڵەبجە. ڕۆژ بە ڕۆژ ژینگەی سلێمانی ڕوو لە پیسبوون ئاکات کە بۆتە هۆی مەترسیەکی گەورە لەسەر ژینگەی دەوروبەرمان و تەندروستی خەڵکەکەی کە نەخۆشیەکان ڕوو لە زیادبوونە. لە ماوەی دوو مانگدا کە ئێمە کارمان لەسەر پرسی ژینگە کردووە لە سلێمانی بە چەند خاڵێک ئیشمان لەسەر کردووە. یەکێک لەوانە خۆڵ و خاشاکە. لە سلێمانی ڕێژەیەکی زۆر خۆڵ و خاشاکمان هەیە کە ڕۆژانە نزیکی 1200 بۆ 1300 تەن خۆڵ و خاشاک لە ڕێگەی 3 کۆمپانیاوە کۆ ئەکرێتەوە و دواتر دوای کۆکردنەوەکەی ئەهێنرێتە ناوچەی تانجەرۆ کە هەر کۆکردنەوەیەکی ساڵانەی 25 ملیار خەرجیەتی کە لە سایە شەستی خۆڵ و خاشاکەکان خۆراکە. واتە ئێمە خۆڵ و خاشاکەکانمان زیاتر پاشەڕۆی خواردنە کە ئەمێنێتەوە لە سایە 20 پلاستیکە و لە سایادەی پاشەڕۆکانی ترە. هەروەها پاشەڕۆ پزیشکیەکانمان هەیە، ئەو پاشەڕۆیانە ئەگرێتەوە کە لە نەخۆشخانەی حکومی و تایبەتیەکاندا هەن بە تایبەتی کە ئەکرێت بە چەند بەشێکەوە پاشەڕۆی ڕق و پاشەڕۆی شر کە پاشەڕۆ ڕقەکان ڕۆژانە کە فڕێ ئەدرێت 50 تەن زیاترە لە حکومیەکان، بەڵام ئەهلیەکان دەڵێن 15 تەنە، بەڵام ئەگەری هەیە زۆرتر بێت. هەروەها ئامێرەکانی خاوێنکردنەوەی هەڵمی کە لە شاری سلێمانی ئەکەونە هەردوو نەخۆشخانەی فێرکاری و شەهید ئاسۆوە کە هەردوو ئامێرەکە لە ئێستادا کار ناکەن. پاشەڕۆ پزیشکیەکان زۆر نووس و تێنەرەکان توانای لە ناوبردنی پاشەڕۆکانیان نییە. بەو هۆیەوە هەفتانە زیاتر لە 100 تەن لە پاشەڕۆی پزیشکی و دامەزراوەی حکومی و تایبەتەکان چارەسەرکردنی پزیشکی دەگوازرێتەوە لەسەر خاک و بە دیاریکراوی بۆ ناوچەی تانجەرۆ. پاش تێپەڕبوونی ماوەیەکی درێژ کە هەندێک جار درێژ دەبێتەوە بۆ زیاتر لە مانگێک لەلایەن ئامێر و تیمەکانی شارەوانیەوە خۆڵ بەسەریدا ئەکرێت یان بۆ هەتایە بە شێوەیەکی ئاوەڵە ئەمێنێتەوە. پاشە ڕۆشلەکان کە دەخرێنە ئاوەڕۆوە بەشێک لە نەخۆشخانەکان یەکەی چارەسەری ئاوەڕۆیان نییە، بەڵام باشترە یەکەیەکی چارەسەری ئاوەڕۆدا بنرێت بۆ هەموو نەخۆشخانەکان، چونکە زۆر مادەی مەترسیداری تێدایە، چونکە لە زۆربەی نەخۆشخانەکان تاقیگەی تایە کە پاشەڕۆی شل و مادە کیمیاویەکانن. هەروەها ئێمە وەکو دیارە کێشەیەکی ترمان هەیە کە کەمبوونەوەی ئاو و پیسبوونی ئاوە. بۆ ئەمەش یەکێک لەو خاڵانە کە شکاندنی یاسانێ و دەوڵەتیەکانە بۆ سەرچاوە ئاویەکان کە لەلایەن دەوڵەتانی تورکیا و ئێرانەوە ئەو ئاوانە ئەگیرێتەوە. دروستکردنی بەنداوێکی زۆر لە سنووری ئەم وڵاتانەیە کە دواتر سەربەستی ئاوەکان لەدەست ئەدات. هەروەها بە فیڕۆدانی ئاو لەلایەن هاوڵاتیانەوە بە ڕێژەی لە 35 زیادەڕەوی ئاومان هەیە و دەستی پێوە ناگرن.
هەروەها ئەو پاشماوانەی کە دەچنە سەر سەرچاوە ئاویەکانمان پاشماوەی کارگەکان و ئاوڕۆکان و خۆڵ و خاشاک وەک ڕووباری تانجەرۆ کە دەیبینین بەرەوکوێ ئەڕوات. ئێمە زۆر ئیشمان لەسەر پرسی تر کردووە وەکو سەوزایی کە بزانین ڕێژەی سەوزایی چۆنە لە ناو شاری سلێمانی وە کێشەیەکی زۆر کە لە ئێستاە هەیە بەهۆی نەبوونی سوتەمەنیەوە ژمارەیەکی زۆر لەدار ئەبڕێتەوە لە ناوچەی گوندەکاندا کە ئەمەش بۆتە کێشەیەک بەهۆی ئەوەی کە لەو گوندانە ناتوانن سوتەمەنی دابین بکەن یان بەهۆی گرانی ڕێژەی سوتەمەنیەوە ئەوان ناچارن دار ببڕنەوە کە ئەمە مەترسیەکی زۆری لەسەر دارەکان دروست کردووە.